ئەم ڕێگە لە بینی گوندی تۆبزا و گوندی کۆبانیە لێرەوە تاکو ئەو خاڵی کە هێزەکانی پێشمەرگەی تایە نزیکەی کیلۆمەترێک ڕەنگە زیاترش بێت بۆشاییە. لەم بۆشاییشەوە هەڵبەتە چەند ڕێگایەک هەیە، ڕێگای گڵە خۆڕە ئەو ڕێگە خۆڵانە ئەچنەوە بۆ سنوورەکانی داعش. هەڵبەتە لەم ناوچێشەوە ئەکرێت دزە بکرێت قاچاقچی تیا بکرێ، بەڵام ئێمە لێرە کەمینماندانە ئەو تاکو بەیانی ناخەون و کێشەمان نییە. هیچ مژۆڵێک نییە ناوچەکە، هیچ شتێکتان نبینی، هەر شتێ بیزان هەر شتێکتان بینی ئاگدارمان بکەنەوە بە زووترین کات واگەنلاتەن. باشە، هیچتان پێویست نییە دەی لەشتان ساڵ دەنگۆیەک هەیە گویا خەڵکە پەڕێتەوە، بەڵام ئەوە بەبەش چاوی خۆتانەوە ئەتوان میبینن کە بە هیچ شێوەیەک پەڕانەوە لێرە نییە. بەڵام ئەگەر کەسێک بەرپرسێ یاخود ئەفسەرێ یاخود خەڵکێک لە ناوچەکە خەڵکی ناوچەکە بێ ڕەنگە بیباتە ماڵی خۆی، ڕەنگە بیشارێتەوە لە جێگایەک و بە ڕۆژ دەری بکات. تەبعاً ئێمە بە ڕۆژ کەمینمان نییە و ئەمە کەمینەکانمان تەنها بۆ شەوە و ڕێگرتنە لە قاچاقچی و لە ئەوانەی کە لە ڕێی یاسا لایەنداوە. پێنج کەس چوین ئەو بۆسەماندانە، ئەو بۆسەشە لە نزیکی دێش گوجێران و یوسفێ، ینی زۆر نزیک بوون لیانەوە. ئەوانش لێرەوە لە یوسفێەوە بە تەمان بڕێنەوە بۆ ئێرە، دواتر بێن بۆ دی تۆبزاوە. ئەم ڕێگایە بگرن، ڕێگایکی خۆڵە ویسیان بڕێنەوە. ئێمە بە دووربینی شەو بینیمان تەقەمان لیان کرد. ئەم ناوچەیە ناوچەیەکی خامیشاویە بینی شکرجێران و یوسفێیە، بەم لا شاگەبەی بینی تۆبزاوەکە لەم سێ گۆشەیەتە لەم ناوڕاستەیە ڕایان کردێت لە ئێمە هەڵاتن لە چاوی ئێمە دوورکەوتنەوە نەمان بینی چون ناو خەمیشەکانەوە. ئێمەش ناکرێت کوێرانە هەر تەقە بکەین لەبەرەوەی خەڵکێک لە دەرەوەی تا خەڵکێک هەبوو کاتی دروونەوەی گەرم و دەغڵودان بوو، نەمانتوانین زیاد لە پێویست تەقە بکەین چونکە ڕەنگە دەغڵی خەڵکش بسوتایە ببوونی ئێمەوە. ئەیتر بە پێی ئەو زانیارەی کە بەدەست ئێمە کەوت لە دوای تقریبان 3-4 ساعت نیو ساعت لە دێوی سوڤە تەلەفۆنیان بۆ ئێمە کرد وتیان کاکە 3 کەس ئێستا بە سەریعی بەڕاکردن هاتنە ناو دێکەوە. ئەو 3 کەسش ئەو ناوانە بوو کە من دامەتەوە ئەو سێناوە وەک وتم پێت لە منطقەی دووزەوە هاتوبوون ڕایان کردبوو ئێرە بە تەمامون بیان پەڕێنەوە. ئێستا ئێمە لە شوێنین، ئێستا ئێمە لە تۆبزاوین، لە گوندی تۆبزاوین هەلێرێن. ئەمە ئەو جادەیە بوو کە هاتمان کەمینەکانی ئێمەی لەسەرا بوو ئەنجا بۆ عەلی سەرا ئەوە لۆفەکەیە زەدەیتەوە بۆ زەنقڕ. ئێمە هاتین ئێرە لاماندا بۆ ماڵی فەرەداوە، هاتینە ئێرە ئاوا سەگەڕاینەوە هاتینە تۆبزاوە. ئێمە لە تۆبزاوین. ئەو خاڵە سەوزانە ئەوە دار و درەختەکەی ناو شەمەکەیە. ئەمە ئەڕاتەوە ئیتر تا ئەگات منطقەی با بڵێن جەوەڵ حەمرین تا ئەچێتە جەوەڵ حەمرین. ئەم چەمە ئێستاکە لەم چەمەوە خەڵک هاتوچۆەکە ئێستا حەزەکەی دوایەکی ناو چەمەکەش. چەمەکە دارستانێکی زۆر چڕە، ینی بە ڕۆژ هیچی لێ نابینی. ئەگە بە ڕۆژ پێیا بڕۆی هیچ لەناو ئەو چەمەیە دیار نییە. لێرە ناو ئەم چەمە ئەمە چەمی ڕۆخانەی پێ ئەوترێت. لێرە پانی ئەم چەمە کیلۆمەترێکە و درێژیشی 10 کیلۆمەتر ئەبێت تا بەرامبەر گوندی ئەبوو محەممەد کە ئێستا لەژێر دەسەڵاتی داعشدایە. ئەو چەمە وەکوتم هێزێکی زۆری ئەوێ بەو ژمارەی کە ئەوان هیانە ناتوان کۆنتترۆلی ئەم شوێنە بکەن و خەڵکی لەم لاولەلا بۆ خۆی ئەگەر باسی تێپەڕبوونی قاچاق بکات لەم سنوورەیە ئەو بە چاو خۆتان بینن. ئەو سنوورە هی ئەوە نییە قاچاقی تیانە ڕات، بە هەموو شێوەیە قاچاقی تێ بڕات کەس ناتوانێت کۆنتترۆلی کە لەبەر ئەو دارستانە کە هەیە لە چاوی پێشمەرگە و چاوی ئاسایش و چاوی هەر هێزێکی ئەمنیەوە دوورە. کاکاوەیەمەوە لە چەمەکە دەرئەچین هەر تەنیا ویستمان ڕسمی جادەیەک بگرین کە گومانی قاچاقشتی لێکرێ، نەوەک دوایەمە کەسێکی تر بێ ئەوان وابزان ئێمەین ئێمەوە دەرەچین.
ئێستا ئەو پێشمەرگانەی ئێمە دیارە چوونە بە دەمی ئەو ئاوارانە و ئەو خەڵکانەی کە هەڵاتون ئێوە بە زوومی کامیرەکانی خۆتان بە چاوی خۆتان ئەبینن ئەو خەڵکانە کە هەڵاتون و ڕویان لە ئێمە کردووە ئێستا پێشمەرگەکانمان ئەیان پشتێن و دواتر دێنە ئێرە و ئێمەشیان بینە بارەگای فۆچ پشکنینیان بۆ ئەکەین چونکە ئێمە بە جۆرەی ئەو زانیارێنێکی پێمان گەیشتووە هەندێک لەوانەی کە هەڵدێن دێنە ئێرەوە ڕەنگە کەسی خۆکوش بێت پشتێنی بۆ مرێژکراویان پێ بێت بۆیە ئێمە ناچارین بیان پشکێنین بە شێوەیەکی جوان. بعد ما ازداد القصف على المنطقة والمضايقات اللي قامت يعني تصير علينا احنا كمواطنين ساكنين بمنطقة الحويجة، فقررنا انه نخرج من مدينتنا من الرياض انه نتجه الى الاقليم. فصارت علينا مضايقات في النهار اللي ردنا نطلع به، منعونا لان ممنوع عائلة تطلع من المدينة. فوصلت المكان اللي أول مكان أريد أستقر به، اللي هو أكو هم من قرايبنا هناك وكذا. فبهالمكان نصحونا يعني قالوا إذا أنتم عفتوا البيت بعد وهذا مكانكم وأكيد راح يتصادر وعازمين على أنه تخرجون للإقليم، فندلكم على مكان تروحون عليه. خير شيء قررنا كعائلة أنه نخرج. فبقينا 4 أيام أو 5 يعني قرايبنا بشبيشة، قرية شبيشة مو بعيد عن داقو. فقضيت 4 أيام، الخامس يعني قررنا نهائي أنه نمشي. إحنا مشينا 8 ساعات أو أكثر بالطريق، كنا 7 أو 7:30 7:30 طلعنا إلى الفجر يلا وصلنا. فانتظرنا إلا طلعت الشمس، كنا خاف يعني نروح فجر احنا وصلنا. فطلعت الشمس قلنا على مود مبين عائله تعبوا. احنا قررنا نمشي مشي واحده، يا اما نصل يا اما ما نصل. فشلنا دبات 2 مي، هاي ملترتين، وباول 4 ساعات او 5 هيك 4 ساعات نمشي خلص المي عندنا. وانت شفت الاطفال ويانا، بس الاطفال 6. بالطريق علمونا قالوا اي لايت اي كذا اي شيء تشوفون حاولوا تبتعدون عنه او يعني تختفون من عنده. فشفنا سيارات 2 افتران، شفنا لايت يطرق من بعيد فكنا نتجنبه. ئێمە لە دوای ئەوەی کە هێزەکانمان زیاد لە پێویستەختمان لێ کرد و بە شڕی چاودێری ناوچەکەمان کرد، بەڵێ دەرکەوت کە قاچاغی لێ و خەڵکش قاچاغی ئەکات. لە ماوەی ئەم 10 ڕۆژەدا نزیکەی 10 خێزانمان دەستگیر کردوون. ئەم خێزانانە لە ناوچەی حەویجە و ڕیاض و ناوچەکانی ڕەشاد و دەوروبەری گوندەکانی داقۆق ئەو عەربنشینەکان کە لەژێر دەسەڵاتی داعشن هەڵاتون بۆ ئەم ناوچانەی ئێمە. بەتەکید خەڵکێک هەیە ڕێیان بۆ پیشانەدا، ڕێپیشاندەریان هەیە، خەڵکێک هەیە لەو کارە ئیشەکات. عەرەبە سوننەکانی ناوچەی داقۆق هەر لە گوندی مەیدانەوە کە لێرەوە 25 کیلۆمەتر ڕەنگە ئەبێت تا سنووری حەمرین با بڵێن، هەمویان سەر بە قەزای داقۆق بوون. ئەو کاتە ناحی داقۆق بوو، ئێستا قەزای داقۆقە هاتوچیان هەیە، هەمووان علاقاتمان هەیە، هەمووان یەکتری ئەناسین. دیارە ئەو علاقاتانەش لە هەندێک شوێن ماوەتەوە، هەندێک لە دوای ئەوەی کە داعشات زنی بووەتەوە لەبەر کۆمەڵی مەساڵحی شخصی لەوانە ئەم بازرگانیە کە ئێستا ئەبینن. خەڵکێک حتمەن پەیوەندی بە خەڵکانی ئەو لاوەکە و بۆیان ئەنێرن و بەرامبەر بە مەبلەغێکی پارە تا ئێستا ئێمە نەمانزانیوە چەندە. باوەڕانیم هیچ هێزێکی پێشمەرگە، هیچ نەک وەکو هێز، وەکو تاکیش ڕەنگە هەبێ، بەڵام هیچ کەسێک تاکو ئێستاکە
ینی ئیشارەی بۆ نەکراوە کە فڵان کەس یاخود فڵان ئەفسەر یاخود بەرپرسی هێزەکانی پێشمەرگە بازرگانی بەو کارە بکات و دەستی لەو کارە بێت ئەگەر هەبێتیش کەسێکە من لەگەڵ چەکدارانی داعش جای ناکەمەوە بەڵام خەڵکی تر هەیە لە ناوچەکە ڕەنگە بەرپرسان هەبێت لە پشتیانەوە ڕەنگە کەسی تر هەبێت لە پشتیانەوە ئەوە ئێمە نازانین. من عمل